پرسیارێکی ڕیسپی بۆی جێڕامەوە وتی ئێمە کاتی خۆی لە گوندێک بووین. گوندەکە بنکەی پۆلیسی هەبوو، بەڵام ماوەی 20 ساڵ لەو گوندە هیچ شەڕێک ڕووی نەدا و کەسێک نەبوو سکاڵا بکات لەو بنکەیەدا. پاشی 20 ساڵ کێشەیەک ڕوویدا. کێشەکە کەسێک لەگەڵ کەسێکی تری ناوە گوندە بوو بە مناقەشەیان و یەکێکیان وتی من حساب بۆ قسەی کەس ناکەم و دەبێت سکاڵا بنووسم. زۆر باشە کێشەکە ڕوویدا و کێشەکە گەورە بوو، کار گەیشتە ئەوەی کە کەسەکە بچێت لە بنکەی پۆلیسەکە سکاڵا بنووسێت. کەسەکە چوو بۆ بنکەی پۆلیس. ئەو کەسێک کە لە بنکەکە دانیشت بوو ڕەنگە ئەفسەر بێت یاخود پۆلیسێک بێت، لێکۆڵینەوەی کردووە پێی وتووە خەڵکی کامە گوندی؟ وتی خەڵکی ئەم گوندەم. بۆچی هاتووی؟ وتی وەڵا هاتووم دەمەوێت سکاڵایەک بکەم و کێشەیەکم هەیە. جەنابی ئەفسەر پێدەکەنێت و پێی دەڵێت من 20 ساڵە لەو بنکەیە داوام دەکەم، بەڵام یەکەمین جارە لەو گوندە کێشە ڕوو بدات و کەسێک بێ سکاڵا بکات. ڕیسپیەکەتان نەماوە؟ ئەویش دەرێ بەرێ وەڵا ڕیسپیەکە ماوە، بەڵام من زۆر تووڕەموو دەبێت شکایەت بکەم. هەر ئەفسەرەکە لەوێن دەر کەسەکە ڕازی دەکات و لە سکاڵایەکەی پەشیمانی دەکاتەوە و دەڵێ بڕۆ لای ڕیسپیەکەتان و بە قسەی ئەو بکە و کێشەکە خۆی چارەسەر دەبێت. کەسەکە لەوێ بیر دەکاتەوە، دەگەڕێتەوە دەچێتەوە گوندەکەی خۆی و دەچێتە لای ڕیسپیەکە، دەڵێ چوون بۆ بنکەی پۆلیس، بەڵام وایان پێگوتم. ئیدی ڕیسپیەکە دێت و بە دوو قسەی خۆش و معقولانە ئەو کێشەیە کۆتایی پێدێنێت. جاران وابوو کەسێکی ڕیسپی ئەگەر قسەی بکرد بە قسەکەی جێبەجێ دەکرا، کەس نەبوو بڵێ نا شتیوانیە نابێ وابێت. سڵاوتان لێبێت خۆشەویستان، ئێستا باسی ئینسانی جاران و ئێستا دەکەین. دەپرسین ئەو ئینسانەی کە جاران ئەو قەدر و ئەو ڕێزەی هەبوو ئێستا بەداخەوە لەسەر 25,000 دەکوژرێت. لەسەر ڕاگررتنی ئۆتۆمبیلێک 4-5 هۆڕنی بۆ لێ دەدرێت و دەبێتە شەڕیان و شۆفێر لەگەڵ شۆفێر کەسێک دەکوژرێت. کوشتنی کەسێک خێزانێک تێک نادا بەتەنها، یاسای وڵاتێک ناشیرن دەکات. کۆمەڵگایەک دووچاری گەورەترین کارەسات دەکاتەوە. خۆشەویستان، لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارە باس لە ئینسانی جاران و ئینسانی ئێستا دەکەین. دەپرسین ئەو ئینسانە لێبوردەیە کە جاران هەبوو بۆ نەما، ئەو بەخشندەیە کە جاران هەبوو بۆ نەما. چی بکەین تاوەکو ئینسانە لێبوردەیەکە و بەخشندەیەکەی جاران بگەڕێتەوە؟ لەگەڵمان بن. لێبوردن زۆر شتێکی گەورەیە، بەس ئەمە مانای لێبوردنیش نازانین. چەقەڵێک دەباتێک دەبقاڵێک دەباتەکە دەرەکەوتێ دای کوژێ. پێ ساڵم لە کاتێک تووڕە بووی دانیشە. جاران لەگە جاران ڕۆی. کابرا دێتەوە مارێ کوڕە عەسکەری نەکردێ لەبەری شێر ناستی هەفشەشی پێدێ. زاران گەورە و گچکایەتی هەبوو، زاران ئەخلاق هەبوو، ئاشعاز ئێستا ئەخلاق نەماوە. پرۆگرامەکەمان تایبەتە بە مرۆڤی ئێستا و مرۆڤی جاران. جاران مرۆڤ زۆر بەخشندە بوو، جیران لەگەڵ جیران باش بوو، خزم لەگەڵ خزم باش بوو، بەڵام ئێستاوە نەماوە. خەڵک لەسەر ڕاگررتنی سیارەیەک کەسێک دەکوژێ، لەسەر 25,000 دینار بە چەقۆ کەسێک دەکوژێ. ئایا خەڵک بۆ وای لێ هات؟ بۆ بەخشندەی نەما، بۆ وەفا نەما، بۆ برادەرایەتی نەما؟ ڕاست دەتوانین پرسیارەکەت بکەنێ دوو تەوەرە. تەوەرە یەکەم دەتوانین برین زۆربوون و بەرەو پێشچوون و کارەکانی تەکنۆلۆژیا وای کردووە ئەو ڕەحم و سیلە و ئەو شتێک کە پێشتری هەبووە ئێستا نەماوە. بەڕاستی ئەویش ئینسانەکان هەندێک زالیان دەپرسی لەبەر چییە، دەڵێ وەڵی مەجالم نییە ئەو شتانە. مەجالەکەش هەیە، بەس هەندێک زار تەکنۆلۆژیا وای کردووە ئەو ئینسانە خۆی لە خۆیدا ناهەوە کەمێک بێتاقەت بیان، بێتاقەتی پێوە دیار بێتن بۆیە ئەو سیلە ڕەحم نەمینێ. ئەوەی دووەمیشی دەتوانم بڵێم ئەو تووڕەبوون و ئەو شتانە ئینسان کەوە لە ناو خۆیەوە کە هۆکارێک نەبوو بۆ گەڕانەوەی تووڕەبوونەکەی، یعنی گەڕان ئەو کارەکە چییە؟ ئەتوو کە تووڕە بووی ئەگەر
هۆکارێکی ئەوت لە بندەست بۆ نمونە حەدیثی پێ سەلەم لەبەر بوو لەبەر بوو کە پێ سەلەم کاتێک تووڕە بووی دانیشە کە دانیشتی ئەتو ناتوان بە دانیشتنەوە نەفەری بکوژیان بەشەڕ بێ یعنی هۆکارەکان ئەوەیە تو گەر هۆکارێک هەبوو پاڵنەر بوو لە ناخەوە وا لێکردیە تو تووڕەبوونەکەی خۆت بخۆیەوە ناچی خەڵکیش بکوژی و بەشەڕ بێ شتانە هەنی هۆکارەکان توان برێم هۆکاری ناوە دەبی پاڵ پێ بنێتن کاتو لەو شتان دوور بکەوێەوە ئەگەر باز لە بەخشندەی ئینسان بکەین بۆ نمونە ئینسانی جاران زۆر بەخشندە بوو نرمونیان بوو بەڵام لە ئێستادا ئەو بەخشندەیە نەماوە چۆن دەتوانین ئەو بەخشندەی جاران بگەڕێنینەوە ئینسان بەڕێزکە لەدایک دەبێتن هەتا وەکو تەمەنی بلوغبوونی تقریبا لە کە ئینسان خۆی لە 5 ساڵی و 6 ساڵیەوە هەتا 12 ساڵی بۆ ئامانجێک دەڕاتن ئەو ئامانجە چییە؟ ئەو ئامانجە بەدەستهێنانی گەمە و گاڵتە و شتێ هەیە بەس کە بۆ 13 ساڵی لەوە بسەرەوە ئامانجەکە دەگەڕێتن لە باتی ئامانج بگەڕێتەوە بۆ دوای بۆ یاریکردن ئەو زە دەڕاتن بۆ تموحی ژیانی بەڵام سەیری دەکاتن کەەوە 13 ساڵی و بەسەرەوە دەبێنێ ئامانجێک لە ژیانی خۆی دانایە کە ئامانجەکە دەبینێ ئەوانەی پێشەخۆین پێ نەگەیشتینە کە پێ نەگەیشتنە ئەویش دادەڕوخێ ئینسانە کە داڕوخوا زەپەنە بوو هەموو شتەشی خراپ دەبات لەو ڕۆژانە لەگەر برادێک مناقەشەم کرد گوتم ئەگەر دەسەڵات بگاتە دەستە من لە سەعات 10 شەوەوە خاص هندستانان هەرچی کۆفی و هەرچی نێرگە لە خانە شتانی هەمووی دادەخەم لەبەر ئەوەی چییە ئینسانەکە بەڕاستی ئێستا نازانم یعنی چ پێویست دەکاتن پاش سەعات 10 شەوی ئەو شتانە بەردەوام بیتن لێسادا دەبینین لەسەر ڕاگررتنی سیارێک کەسێک دەکوژرێت کەسێک سواری تەکسێک دەبێتن و شۆفێرەکە دەبێتە دەمەقاڵیان و دەیکوژێت لەسەر 25,000 قەرز کەسێک دەکوژرێت جاران ئەو شتانە زۆر کەم بوو یاخود هەر نەبوو بەڵام لێسادا دەبینین ئەو شتانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت باز لە ئینسانی جاران و ئێستا دەکەین ئینسان بۆ وا گۆڕاوە وڵای بەوەی تەکنۆژراوە بەڵێ چۆن وای فەیسبوکەوە و ئەو شتانێ بەڵام خۆ لە فەیسبوک نەنووسراوە لەسەر ڕاگررتنی سیارە دەبێت کەسێک بکوژرێت باز دەکە کە باز کرا کابرا ناچارە بەراکات و وردە تەشە نەدەکە بەست لەوەیە کە بۆ منە هەواڵەکە لێ بڵاو دەبێتەوە بەڵام دەمێ بزانم بنچینەی ڕوودانی ئەو کارە ساتە دڵتەزێنانە چییە؟ وەڵی بڵێم چی کەسێک دەبینین قەرزدارە 25,000 قەرزدارە کەسێک دەکوژێت لەسەر 25,000 دینار دواتریش دەچێت لەسەر ئەو 25,000 کە کەسەکەی کوشتووە ڕەنگە بەدە دەفتەر بە 15 دەفتەر دلار سوڵح بکات و مەمنونی ئەو کەسەش بێکە سوڵحی لەگەر بکات ئینسان بۆ کۆنتترۆلی تووڕەیی خۆی ناکات پێشەوەی ئەو کار ساتانە ڕوودا وەڵی بڵێم چی قورآن ببوورە ئەگەر لەو باش خواسانە نییە بە قورآن تۆ شاف خەتومەتەر ناکە من لەبەرچی ناکەوە وەڵی مەجالم نییە بەڵێ باشە ئەگەر خەت بکەیەوە بۆ نمونە لە لایەنی دەرونیەوە باشتری یاخود ئەگەر نەیکەوە باشتری وڵا نێکێتەوە باشتری بەڵێ باس لە مرۆڤی ئێستا و جاران دەکەین جاران مرۆڤ بەخشندە بوو بەڵام ئەو بەخشندەیە لە ئێستادا لە ئینساندا نەماوە ئینسان لەسەر 25,000 دینار کەسێک دەکوژێت لەسەر ڕاگررتنی سیارەیەک کەسێک دەکوژێت وەفا نەماوە برادایەتی نەماوە ئینسان ئەو بەهایی نەماوە هۆکارەکە چی ئینسان بۆ وای لاتوە هەمووی دەگەرێتەوە سەدی ئەگە دینەکە تەواوی قسەک پێ لەسە پەیرە و برامی دین بڕۆی ئینسان قسەکردن قناحەتیشی لۆ دروست دەبی و ڕۆشتنیش دەبی ئەمە دەگەڕێتەوە سەدینی ئینسانێژە ئەمە ئێستا ئەو ڕۆخەرێک زۆربەی لە حەساب فولە زۆر حسافولە ئەگەر هەموو هەر دەگەڕێتەوە ئینسان ئەگە ئیمانی هەبی و تەخوای هەبی قسەک پێورم ئەو شتانەی هەموو لۆ جێبەجێ دەبی عسابی فولی ئینسان کەوەکو جەنابەت باسیتەکەی وها تەشەنە دەکات کە کۆنتترۆل نەکرێت و لەسەر 25,000 دینار کەسێک بکوژرێت ئەس دەرێم گەئینسانێک لەسەر دین و ئیمان بڕوە قسەک پێورم مرۆڤ زۆر گەورەیە مرۆڤ پای گەورە دەرێ یعنی من زۆر لە تەفاسیری دینەکە بەس حەتەکەت بابرم ناسانم دینەکە یعنی ئەو دقیق لە بیرم نییە بەس ئینسان دەرێک کەعبە من ڕۆقاند ئینسان پیرۆزە مرۆڤ زۆر پیرۆزە لەکن خوای گەورە بەس ئەمە مرۆڤ لەکن هیچ نییە پیرۆزیە بۆ نەماوە وەڵی ئەوەش دەلالە لەگە ئینسان قسەک پێ برم ئەوڕۆ هەموو لۆ پارەی نمایە هەموو شتێک ئەوڕۆ لەکنەمە هەموو بە پارە قوربان دەم ینی بۆ نمونە پارە هۆکارە بۆ ئەوەی کە ئینسان لایەنی دینیەکەی زەعیف بێت کۆنتترۆلی تووڕەیی خۆی پێ نەکرێت لەسەر ڕاگررتنی ئۆتۆمبیلێک کەسێک بکوژێت هەرخواش قوبر ناقەرسە ینی ئێستاگامون لەگەت و لێبوردن ئێستا لێبوردن لەکنەمە عیبە نزانین کو دەبی ئینسان لێبوردن زۆر شتێکی گەورەیە بەس ئەمە مانای لێبوردنیش نازانین ئەگەر
ئەو کارە ساتێک کە ڕوویدا لەسەر ڕاگررتنی سیارێک ئەگەر کەسەکە داوای لێبوردنی بکرد بە چی دەبوو؟ حتمما قسەک پێوانێت چەند ڕۆژێک درێژیان باشتری خۆشتش دەویست وانەیە ئەمان کە لە جێکی یارمەتی یەکدریشیان دەدا بەس هەموو ئەمە دەگەرێنەوە چەند سانیەکی سانیەکە و کارەساتە چێخوا گەورە ڕوودەدات بەڕای جەنابێت چی بکەین تاوەکو ئینسانی لێبوردەی جاران بگەڕێتەوە ئەو ئینسانە بەخشندەیە کە جاران هەبوو ئاگای لە زیرانەکەی بوو بە هەموو شێوێک هاوکاری دەکرد وڵی ڕحم بە خۆمان بکەین ڕحمەکەی بە خۆمان بکەین سانمانەکەن یەک مرۆڤمان خۆش بێت مرۆڤ ئیخوای گەورەیە مرۆڤ بۆ وای لاتوە والله کاچ خۆم من بەڕاستی خۆم وەک جاران نییە ئێستا ڕاستەکە وبرەکە زۆر گۆڕاوە ئێستا نظامەکە تطبیق ناکرێ نظامی قانون تطبیق ناکرێ بەدەیان جار وتیانە چەک مەمنوعە چەکەڵ مەگرن کەس حساب بۆ ئەوڵ عیت فلان مەسوول ئەوڵ عیت فلان مەسوولە ئەگەر بێت و ئەم نظامی چەک و تەرتیباتە دەست خەڵک هەڵبگیرێ نظامێکی قاوی هەبێ ئەوەیە کە سیاسی ینی پێویستیان بۆ چەکای هەڵیگرن باڵیگرن بەڵام ئەمرە مناڵێک کورە مەسوولە برای مەسوولە چەکەڵک دەباتەکە دەبەقالێک ئەس دەباتەکە دەرەکەو لێ دای کوژێ بەڵام پێشتر وا نەبوو ئێستا من ڕێزم هەیە کەم قسێش ئەەکەم ینی جواریش نییە ینی دەوانەیە بەعزە کەسێک بەرەو عێت لە من تێبگا لە کاتی خۆی سەدام حوسێن ئەو دیکتاتۆرە ئەمریکی دەرەکرد بریارێکی دەرەکرد کەسێک توانی لە بریارەکەی لابدا نێتوانی ئەمروپە بادیەکەش ئەمڕۆ هەموو ئینسانێک ئاعسابی لەدەی خۆی نییە داخلی مادیانی من معیشەتی زیانی ئێستا یەکێکی وەک من ئەوە بەم قاتوری باتەوە ئەبینی هەمووی 5,000 گیرفانمان نییە ناتوانم خواردێ بکردن بۆ مناڵەکانم بڵێ بیبەمەوە هونەرمەند 5,000 لە گیرفانی دانیە نەوەڵڵا سەب هونەرمەندم من محمود گیلی هونەرمەندم هونەرمەندی شاری کەکم لە حساب هاولێریەکەم لە هەشتاوەشەوە لە هاولێرم نەوەڵڵاهی پێم نییە بە 15 ڕۆژ لای بە بازارێک لەبەر بێپارەی ئەوەڵڵا بەر بێپارەی ئێمە تەقاعودی بن چی بێ لەوە هونەرمەند محمود گلی ئێستا بە 5,000 هاتوتە بازار کەمتریش ئەوەڵڵا ئاوایە باشە بەڵام هونەرمەند محمود گلی 5,000 کەمتریشی پێەیە بەڵام ڕەنگە تۆڕە نەبێت و کێشەی وا دروست نەکە والله ئەوە سەیری ئەو شخصە خۆیەکە بەڵێ وڵای بەعزامیش تووڕابن يعني بعد شتێک ئەبینی تۆڕابی ئەرە وڵڵا باشە و کاتانی کە تۆڕە دەبیت تووڕەی خۆ چۆن کۆنتترۆل دەکەیت وڵڵای من تووڕەی خۆم چۆن کۆنتترۆلەکەم تۆی خۆمەوە تۆڕی ناکەم لێ دەبوو ئەم لا بکەم ئەڕۆم کەست داوە ها کەست داوە تا ئێستا شەرم نەکردەوە تا ئێستا سەرجی دەکراوە لە کەست نەداوە کەس لە تۆی داوە وڵڵای ئەرە وڵڵای لەبیان داوە وڵڵی من خۆم زۆر ئێسارێکی هەیە منم ئەوە نییە بڵێ وڵڵی ببراکە بەلایەکە بەبوو لە کاتی خۆی شەری کردەوە کابرایەک لەگە مناڵەکەی شەری کردبوو بڵاوەکە هێنا لای ماڵ ماوتی با بزانم بۆ کوڕەکە دارەکە بچوم بۆ بەرەوپیری تو بریدایە بەرزت لە سێ سەی لە مندا بش هەزار دەسم باش کرد وتم کاکە خۆم زلەی لێدایی و دەستیشت ماچ کرد ماچ کرد وتم کاکە خۆم شەڕم نەکردووە حتا بەلا کوڕی لەگەڵی بوو کابرا و کابرایکە کوڕی هێنا کوڕی لەگەڵی بوو کوڕەکەی تۆڕەمەگیان باکی دیباتبوون ڕێک پرسیارەکەم لەسەرەوە بابەتێ ئێستا دەتوانانی زلێک لە کەسێک بدەیت و کەسەکە لە جیاتەوەی کە لێت بداتەوە داوای لێبوردنت لێ بکات دەستت ماز نەکە بەڵام داوای لێبوردنت لێ بکات والله ئەرە وڵڵا کەسەکە بۆ نمونە جەنابەت خوا نەخواستە بە شەڕاتی زلەیەکت لە کەسێکدا ئەو کەسە بەڵێ ئەو کەسە ئامادەیەوەی تێدایە کە لە تۆ نەداتەوە داوای لێبوردن لە تۆ بکات زۆر زەحمەتە ئەو لێبوردەیە چۆن دەگەڕێتەوە والله بۆ ئیسار خۆی گەڕێت ئیسارە خۆی بڵێم تربێتی عیلی ئینسان پیرۆزە مرۆڤ زۆر پیرۆزە لەکن خی گەورە بەس ئەمە مرۆڤ لەکن هیچ نییە ئەمڕۆ هەموو ئینسانێک ئاعسابی لەدەی خۆی نییە قدری اختیارەکان بگرن و دەستی مازوکەن بە قۆران هیچ مەشاکلمان نێتی کابرا هەموو عەسەبیە خەڵکەیە بێپارەیە يعني ولا شێوازەی ئیمانەی بە قوتت هەبیتن بەخۆ ئەو عشتانە ڕووناداتن بەڵام هەموو لە بێ ئیمانی و بێدینیە و لە ماوەی یەک دقەی سی فولایەتی لۆ من لێدا جاران مرۆڤ بەخشندە بوو لێبوردە بوو بە بەزەیی بوو بەڵام ئێستا مرۆڤی جاران نەماوە جاران وەچ کابرا جاران لەگە جاران ڕۆی
ئێستا لەگە ئێستەوە هەروە هەر قسەک دەکەی ئێستاوە چ کاورە نەوعیشی دەکەی و جاران جاران پیاوەتی هەبوو ئینسانی چاکە بوو مەڕداری هەبوو فەلاحەتی هەبوو لە شاری دوکاندارایی هەبوو هەموو یەک لە دوو یەک وەکو تەسبیح یەکتریمان ئاودی دەکرد تو لۆ من لۆ تو هەمووی کەسابەتمان لۆ یەکتری ڕەتی یەکتری بوو ئێستا ئەو نەوع ڕۆی نەما ئێستا لەسەر ڕاگررتنی سیارەیەک کەسێک دەکوژرێت لەسەر 25,000 قەرز کەسێک دەکوژرێت لەسەر تووڕێی یەک و هۆڕن لێدانەکی سیارەکان لێک دێنە خوارێ و لەو جادەیە لە پێش ئەو خەڵکە لێک دەدەن ئیسان بۆ وای لێ هاتووە بخۆی الحەمدولله ئێستاش هەر باشە ئێستاش باشە حتا ئەو هابی مەقسود قەدری یەکتری بگرین قسە لەگە یەکتری بکەین مساعدەی یەکتری بکەین تەعاونی یەکتری بدەین هەر باشە خراپتریش لە ڕێیە خراپتریش لە ڕێیە خراپتریش لە ڕێە یعنی بخۆی خراتر لە دواترە ئینسان ئەگەر بەوە رازی نەبین خراتر دەبێت ئەمان بەوە رازی بن ئینشاءڵڵا باشتر دەبێت من تو قەدری من بگرە من قەدری تو دەگرم نارێ ئینسان گچکە قەدری پیاو بگری ئەختیاری بگری ئەختیاری قەدری گچکە دەگری ئیشەکە ڕێک دەکەوێت قەدرە ماوە ئێستا ئەو قەدرە ماوە مایە کەم مایە ئەو قەدرە پێشان زۆر بوو تا کابرای وەکو من ئەلێرە دەڕۆستم هاتووە ئەلێ ڕادەوەسە هێتا من ڕەت دەبووم جاحێر مندار بە پێش ئەختیاردار نەدەڕۆشت ئێستا قلقلە کەمکەمە وەکو تۆ ئەو جەنابی ئەو فکریان هەیە ئەوەی دیکە بە پێش کابرا هەردا ئاورژ ناداتەوە الحەمدولله ئیسەش باشە ئێستا قەدرەی جاران بەڕای جەنابەت دەگەڕێتەوە بەقەدەر جاران باش دەگەڕێتەوە بەقەدەر جاران هێشتان زۆر باشە مەبەستم ئەوەیە ئەو قەدری جاران هەبوو بۆ نمونە قەدریان لە کەسێکی بچووک تاوەکو کەسێکی ڕدێن سپی و بەتەمەند دەگرت ئەو قەدری جاران دەگەڕێتەوە ئینشاءڵڵا دەگەڕێتەوە ئەگەر مەقسەد جاحێرەکان نەوەی دوایی فکر بکەنەوە فکر لە خزمەتی و کوردایەتی و وەتەنایەتی بکەنەوە دەگەڕێتەوە ئاسانی دەگەڕێتەوە ئەمان ئەو نەوەی دوایی هەر ئەوها بسە دۆی خەراتە دەبێت دای ئیشەکە لە لای تو مەقسود گەنجەکانە ئەمە تازە ڕۆیشتین بەس ئەوە دەما پێ دەکرێت تەمێ دوسێ کەسی مەقسود وەک تۆ بکەین وەک ئەو بکەین وەک خزمی خۆمان بکەین وەک منداڵ بکەین ئەمان ئەگە گەنجەکان نەگەڕێنەوە تووشی هێلاکتر دەبێت جاران لەسەر قەرزی بچووک بۆ نمونە هەر قەرزێک بێ خەڵک دەکوژرا نەخێر کەم لە ساران لە گوندا دەنیشتین لە 20 ساعت شەڕک دەبوو ئەویش ئەختیارێک لە ناو گوندی ئیشەکەی پێک دەینە کابراێک لۆ بۆ نمونە خەرچی ئەو کەنداری ئەوە بوو کەندێناوە ئەگە ناو بانکتە زایی گوتی 25 سال لەو نەچووە دیبەگە لۆشکات گوتی دوو کەس دەوەقالیان بووەکو من و تۆ ئەوها یەکیان ئینکارەوە گوتی من شکات دەکەم کڕەوتیان پیاوی ئەختیارمان هەیە پیاوی چاکە لۆ دەستی شکات دەکەی گوتی دەست شکات چ شکاتی کرد ئەوانە لێ لستەکانە دەوگوتی خەرچی گوتی خەرچی کەنداری برێسەر ئەوەی لای کەندار و گاوەرە هەری داوە لستی ئەو گوندە گوتی کوورە 20 سارە ئەنگۆ ناتەیرە شکاتە لۆ هاتی گوتی وەڵڵا گوتی پیاوی باشتان نەبوو گوتی وەڵڵا گوتیانە گۆز نایەتەوە گوتی هەستە بڕۆستە گوتی هاتەوە دەستی ئەختیارەکان سمایل ئاغای ماز کرد و ئەختیارەکان ماز کرد هەرچیان پێکەیناوە بە ئاستانی بەبێتەوە ئەنجا ئەمەش ئەگەر ئەوها پیاوە بن گەنجەکان قەدری ئەختیارەکان بگرن و دەستی مازوکەن بە قۆران هیچ مەشاکلمان نابێ ئەو بەرنامەیە بە من و تو عەلنابی بە قوربانت کابرا دێتەوە زەمیری خۆی و ئەگەر کابرا زەمیری هەبی و زەلامی ناکوشی بە قوربانت هەفتەیە و لای لەسەر ڕاگررتنی سیارەیەک دوو کەس دەبێتە شەڕیان و کەسێک دەکوژرێت لە شوێنێکی دیکە لەسەر 25,000 دیناری قەرز کەسێکی دیکە دەکوژرێت لە شوێنێکی دیکە لە ناو تەکسیەک کەسێکی تر دەکوژرێت جاران ئەو هەموو کوشتن هەبوو لەسەر ئەو بابەتە سادە و ساکارانە قەدیمی زەمان ئەرێ وڵا بۆ کابرای عەسەبی ئەرێ وڵا تعامل ناکە و وش تعاملیش نەکا معناوەیە احترام
دێتەوە سەر احترامی ئینسان ئەگەر کابرا احترامی ڕدێس پێچی گرت ئەو شتانە ڕوو نادا بە قوربان احترامی ڕدێن سپی نەماوە ئێستا ناوەڵە زەحمەتە ناوەڵە ئێستا ڕدێن سپێ قسەی بکاتن گەنجەکان اعتبار لە بۆ قسەکانیدا نەخێر 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 ناوەڵە احتیباریش ڕای جەنابەت ئەو بەخشندەی و اعتیبار و ئەو تەقدیر و ڕێزەی جاران چۆن دەگەڕێتەوە بە قورعان کاکە ئەو گەنجە عەسکەری نەکردیا لە عەسکەریش فێرە هەموو شتێک دەبووی ئەخلاق و ئەدەب و ڕەوشت و کەرامەت و دین و دیانەت و ڕام و عەتب و ئینسانیەت و پیاوەتی و فێری دەکردی لە عەسکەری لە عەسکەری فێری احترامی دەکردی دەبینی ئەتو لە مەتعەمە چینانی دەخۆی ڕێزەک دانیشتێ لەسەر مەخسەری کابرا دەستی دەسووە ئەوەندە سڵمەی فرەتەدا ئەو لە عەسکەری فێری دەکردی دەبی احترامی داکرد بگری احترامی بابت بگری کابرا دێتەوە مارێ کوڕە عەسکەری نەکردێ لەبەری شێر ناستی هەفشەشی پێدێ ینی بەڕای جەنابەت ئەگەر عەسکەری هەبووە ئێستا شتانە ڕووی نەدەدا ئەو عەسکەری ئێستا لێرە نابی بابم چکە ئیجباری نییە کابراێک لە خۆگەر بە واستەی دەبتە شورتەیان بە واستەی دەبتە عەسکەری ئەو هانیەوەچی قەدیم ئەو ئینسانە پیرۆزەی کە لە لای خوا و پێغەمبەریش پیرۆزەی ئەوەیە لەسەر 25,000 دینار بکوژرێ دێتەوە سەر احترامی کابرای ئەگەر ڕێزی بگری لەسەر وەڕینێکی زەرام کو دەکوژرێ بە قوربان لەسەر یان سود و تەفاهم نییە کابرا هەموو عەسەبیە خەڵکەیە بێپارەیە تەحمل ناکە لە قسەی ڕق یان لە هۆڕینی بە قووەت تەحمل ناکە ئەدی بە قوربان باش ئەگەر بێپارە بوو دەبێ خەڵک بکوژێت بە قورئان نارێم کابرا ئەگەر ئێستا من لەو ڕۆژانە ئەمە لە شیراز بووین فستیڤالێکمانە بوو لە شیراز برادرێکم هەیە گوتی مامارە من کوڕەکەم و چیژەکەم نازانم 97 چییە ئەمن بەبیرم دێ دۆستەکەم هەبوو لە طب الأسنان بە 76 وەرگیرا لە مووسڵ لە طبی ئەسنان لە ینی جامیعەی مووسڵ ئەو جامیعەش بەناوبانگترین جامیعە بوو کاتی خۆی لەدن وڵی زمانی خۆشی خەزرە و شاڵیە بوو لێرە زۆر دۆستم بوو ڕێی جامیعەی ینی قەدیم ئەمن نەمزانێ نۆتۆز وەرنەگیریان ئەدی کو دەبی ئەدی چەند بی چەند دەبی وەرگیرێ ئەوە تایبەتە بە بابەتی خوێندکاران ئەوەش ڕەنگە بۆ نمونە کێشێکی زۆری دروست کردووە ینی خوێندکاریش بێ هیوا بۆ لە خوێندنەکەی کاتی خۆی کە کابرا تەقەڕوزی دەکرد لە جێیەکی وەردەگیرا و لە خۆ خەنی دەبوو بەڕاتە بکەیت دەیگوت دەی ئەوە خەنی بووی کوڕەکەشت بۆ مەعاش خۆر ئەدی ئێستا ئەو خەنیەی جاران نەمایە بەخۆی دەن هزار کەس دەنا تەعینیش نییە باشە و معالەمەی لە کوێ دانێنەوەن هەروە جامیعاتی زیادیش دەبی ئەرێ ئینسان بۆ هاگۆڕە والله یەکەم خەڵکەکە بێدین بووە بێدین بۆ یعنی ڕووی لە بێدینی کرد دووەم بێتەحمولیە ینی ئەتوو ئێستا ئەگەر دوو دقه تەحمولکەی ئەو شتە ڕوون هەدا هەموو دەگرێتەوە سەر بێتەحمولی عالم بێتەحمل بۆ یەکەم بێدین بووە دووەم بێتەحمل بووە بێتەحمولی ئەگەر باز لە بێتەحمولی بکەین ڕەنگە لە ئێسادا بار و گوزەرانەکە وا بێت زۆر بەمان تۆڕەی بەڵام ئایا تووڕەی ئینسانەوە دێنێت کە تو کەسێک کە لە لای خوا و پێغەمبەر و دنیا و قیامەتیش پیرۆزە ئینسانە ڕوحی ئەو ئینسانە لە ناو بوو بێ و بیکوشی ناوەڵە نایێنی بەڵام چ بکەینی ئەزانین چە زروفەکە وای لێ هەرزوو یعنی ئێستا تەماشای کە یعنی هیچ کەس مێشی لەسەر خۆی نییە یعنی هەرێکە و بە دەردێکەوە گرفتار بووە هەرێکە و بە دەردێکەوە گرفتار بوو یعنی هیچی مێشی لەسەر خۆی نییە ئەزار لە شوێنە کە تو شتەژەوی هیچ تەحمولی نامێنی یعنی ئەم بۆ خۆم بەسەر ماتێک کابرا لە ماوەی 1 دقەی 30 فولایەتی لۆم لێدا یعنی ئەگەر شەڕم نەگەکرد بارە بشە دەکەم بەس ئینسان دەبی تەحمولی هەبێ هەمووی دەگرێت لەما یەک خولەک سی فولایەتی لە بۆ جەنابەت لێداوە باشە ئەگەر بسوڕێ عەفوم دەکەی چۆن تۆڕە نەبووی واخە دەبی تەحمولکە ئینسان دەبی تەحمول هەموو کەس زۆچی یەک نییە هەموو کەس زۆچی یەک نییە ئینسان دەبێت تەحمولکە هەرچەند لە تەحمولکەی قازانجیشەکەی یعنی لە بێتەحمولی ئیستیفادە ناکەی چونش تەماش بۆ خۆمان دیتمان و چاومان لێ بوو لەسەر فولای زەلام کوژرا لەسەر دوو قسەی زەلام کوژرا و زەلام بریندار بووە شتیوا زۆر دەبێت 25,000 ئەوەیە کە ئینسانی لەسەر بکوژرێت لە سەهموو دنیای ناوی ئینسان بکوژرێ لە سەهموو سەرۆتی دنیا ناوی ئینسان بکوژرێ بەڵام بەشەر هەیە فکر و ئەوکەی ئەو هالەیە عقیبەتەکەی ئەو هالەیە کە دەرێک کوشتین یعنی درم داکرد نە غەڵەتە 5 دقە تەحمل و سەبری هەبیتن هەموو شتە کۆتایی پێدێ بەڵام تو کە لە سەحەسابی لەدانێ دەست دو هەموو شتێکی خراپە بەی لەوانە لۆ زەلام کوشتنی نوشی بەڵام دوو جاران برێ ئەستەغفیرڵڵا چی باە خەدری خۆت ئیمانەکی باە خەدری خۆت یعنی وەلە شێوازەکی ئیمانەکی بە قوتت هەبیتن بەخۆ ئەو نوعشتانە ڕووناداتن بەڵام هەموو لە بێ ئیمانی و بێدینیە و
کەس لە ڕوو لە خوانێ ڕوو لە بێ ئەخلاقی و لە عاشعازی لە فەساد و خراپەیە. باشە بەڕای جەنابەت چی بکەینەوە ئینسانی جاران بگەڕێتەوە کۆمەلگایە کە شوێنی وا هەبوو بە ساڵەهای ساڵ کێشەیەکی گچکەی لێ ڕوون دەدا. ئەمن زۆری دەگەڕن سەر و میدیانی ئێستا هەمووی میدیا ئێستا خەڵکی وا لێ کردیە خەڵکی بێڕەحم کردێ خەڵکی فەسادێ خەڵکی خراپ کردێ خەڵکی یعنی ئێستا ژنی پیا تەماشا دەکات شێت مسلسلش تورکی دەکات دۆ بلاجی کوردیە تەماشا دەکات لەسەر شتێکی بەسیط لێک عاجز دەبن عینی ئەو ژنە سفەتی ئەو شتێ هەردەگری ئەو حەڵقە ئەو مسلسلێ هەردەگریتن یعنی لەسەر شتێکی بەسیط دەرێ بڕۆ ئەتوم ناوێ بڕۆ لێ جوازمەوە یعنی سیستەم یعنی ژیانی ئێستا دەکەم هەمووشی ئەو مسلسلانی تورکیا هەموو لە دەوری بەڵام باشە میدیا ڕەنگە زۆر جار ڕۆڵەکەی بە باشی جێڕابێت بەڵام ئایا میدیا بە خەڵک دەڵێت بڕۆ لەسەر 25,000 کەسێک کوژە لاساکردنەوەی لاساکردنەوە تەماشاکردن تەماشای دەکەی ژن و منداڵ لە ماری تەماشای دەکات سبەینی عینی سیفەتی وی هەردەگری براکەم تەماشای دەکەی ژن دەکەن لە پێشاوی مێ دیشتی خراپ دەکات تەماشای کوڕەکەی شتی خراپ دەکات یعنی ئەو فلیمانە زۆر تاثیر دەکات ئەو شتانە ناتوانن تەماشای نەکەن بەخۆران ئەم دەتوانم تۆ ناتوانانی ئەوە ناتوانانی یعنی ئەوە دەگرێتەوە سەر شەخص من بەس بە حاڵی خۆم تەماشای ناکەم فشەم پێدێ بەڵام ئەتوو تەماشای دەکەی ئەو تەماشای دەکات منداڵەکە تەماشای دەکات منداڵ زاران گەورە و گچکایەتی هەبوو زاران ئەخلاق بوو ئاشعاز ئێستا ئەخلاق نەماوە ینی بەڕاستی زۆربەی قەناتەکان دایکیانە بێ ئەخلاقی هەرچی خراپە براو دەکەنەوە زۆربەی قەناتەکان ئەمنیش ڕەنگە تەماشانەکەم بەڵام باباز لەوە بکەین جاران ئەگەر ڕدێنسپیەک قسەیەکی کردبا یەک گوندی بە تەواوەتی بە قسەی ئەو ڕدێنسپیان دەکرد بەڵام ئێستا هەزارەها ڕدێنسپی قسە دەکات ڕەنگە ئەولاد و نەوەکەی خۆشی بە قسەی نەکات بڵێ تەبعەن وایە گەورە گچکایەتی لەماوە ئەمن بۆ خۆم گچکە بووم لەگەڵ کوڕێک بە شەڕاتم خاڵی من هات دوو شەقی لە مندا چوار شەقیشی لەودا بابی کوڕەکە دەست خۆش بێ ئێستا چێ دەتوانی شەقی لە کوڕی کەسدا چێ دەتوانی بە کوڕی کەس بڕێ یعنی عالم بێدین بۆ بێدین کە ئەزان چۆن کە دین نەما کە ئەوانەک نەما هەموو شتێک ڕوودا بە کوردیش ئەگەر بۆ نمونە خوا نەخواستە جەنابەت بە شەڕ هاتی و کەسێک شەقێکی لێدای لە جیاتی ئەوەی کە شەقەکەی لێدێ و جەنابەت داوای لێبوردنی لێ بکەی ئایا ئەوە زەحمەتە؟ نا شانازی لێ من گەورەی لۆ من ئەگەر کابرا غەڵەتی بەرامبەرە من کرد ئەبن عەفوم کرد کابرا بخۆیدا دەستەوە دەرێت دیار ئەمن غەڵەت بووم لێ ئەوە من عەفو کرد بەڵام ئەگەر ئەمڕۆ دەمداوە قسەم پێگوت نا کێشەکە گەورەتر دەبیتن زۆر جار جەماعەت شاید دەکانە کێشە دەبیتن مەسەلەن من دوکانە 5-6 برامیش دەکەن وەکو کێشەکانە من حەلی دەکەم یان دەمە قارێک دەبی شتێک دەبیتن یان شتێکی کەم وەرە شخصەکەی دەکەم بەخۆی دابشتێتەوە یان بەخۆی برێ کاکە تەواو ئەو شتەکەمانەی کە بۆ نمونە باست کرد دەتوانی شتێکم بۆ باس بکەی بە نمونە؟ بەڵێ بۆ نمونە ئێستا ئەو برایم زۆر بەدەمە قارە لەگە خەڵک دێمە بناوبینانی شەکەی بۆ حال دەکەم یعنی شتە چی وهالە نییە بەڵام وی لێ ناکەم یان بگاتە ئەوەی بتە شەڕە شەق بگەونە مەرکەزی یعنی بچن دادگای و یعنی دەستێک دەرمازکەن دوایە دەستی خۆم ماز دەکەم داوای لێبوردنە شخصەکەی دەکەم پێشەوەی بچم دەستی خەڵک ماسکەم لەسەر 25,000 کەسەکە دەکوژێت باشە ڕوحێک لە ناوچوو عشیرەتێک و خێزانێک تووشی گەورەترین کێشە و غەمباری بوو دواتر بە دەفتەر دۆلار و بە 15 دەفتەر دۆلار سوڵحەکەش ناکرێتن ئایا نەدەکرا پێشەوەی لەسەر ئەو 25,000 ئەو کەسە بکوژرێت کەسەکە کۆنتترۆلی خۆی بکرد باە مەسەلە چ کوردی هەیە دەردەستی خۆم ماز دەکەم دەستی خەڵک باشترە لۆ ئەو نەهامەتیە یعنی لەدەست پۆلیس لەدەست دادوەر لەدەست سجن لەدەست نەهامەتی خەڵک دژمنداریەکەش لەو لایە بۆستی یادەی فکر لە هەموو کێشانە بکەیەوە کە تۆ هەم دێتە پێش ئەوی شەی بکەیت بەڵام ئەگەرە تو لێبوردەبووی و ئەگەر تۆ قسێک دادت بە خۆدانا بەخوا ناچێشانە توش نابیتن ئەو ڕۆ هەم لە سەزەکەەوە شخصی کە بەس کاوەڵە دێتە دەرێ 1000 ئیش لە مێشتە ئیشی نییە پارەی نییە حەسابی تەواو نییە کرێخانیە سەرمانگە ئاو هات کارەبا هات مۆلیدا هات خەڵک ئێستا لەگە ئەو کێشانە زۆر مەشغوڵە دەرە لێ گەڕیان بگیرێمیان بکوژم لەو ژیانی قوتارم ئەو خەڵک ئێستا زۆری فکرێ و کێشەی دەکات چی بکەین ئەو لێبوردەیە جاران دەگەڕێتەوە بە کورتی والله چی بهی ماشین ئینسانە بێت تەحملی یەکەم تەحملە بێ دوم لای خوای هەبێ یەکەم ئەبێ لای خوای هەبێ دوم ئەبێ تەحملی هەبێ یعنی قچ بۆ ئەتوگەر ئەگەر ئەتو قسە کرد بە من گۆ ئەمن تەحملم کرد بەڵام شتەکە هەمووی دەگەڕێتەوە سەر بێدینی یعنی هەمووی دەگەڕێت سەر بێدینی دەنا ئەگەر تەحمل کرد یعنی ئەو قسە خۆ بۆ قسەی هیچم لێ نایە ئەگەر ئەو قسەی بەم گوت یان ئەمە قسەکەم بەتو گوت یان ئەتو قسەکەت ئەگەر تەحملکەی معنای شتەکە ڕوو نادا بەڵام هەموو ئەگەر تۆ بێ بێدینی بێ تەحملی براکەم دەمەوێ لێرە کۆتایی بە پرۆگرامەکە بێنم و بە قسەی ئەو برای عزیزەمان کە گوتی دەستی خۆت ماچ بکە پێشەوەی دەستی کەسانی دیکە ماچ بکەی لێستادا باسمان لەوە کرد کە ئینسان گۆڕاوە ئەگەر ناژیان هەر ژیانەکەی جارانە ئینسان تەحملی نەماوە کۆنتترۆلی لە دەستداوە لەسەر 25,000 دینار ئامادەیە ئەو ڕوحی کە لە لای خوای گەورەش پیرۆزە لە نای ببات
بەڵام بەداخەوە نەهۆڕ لێدانێک نەوەستانی ئۆتۆمبیلێک نە 25,000 دینار هی ئەوە نییە کە ئەو کەسە تووڕە بێت و کۆنتڕۆلی خۆی لەدەست بدات و کارەساتێکی گەورە لە ناو خێزان و عشیرەت و کۆمەلگا ڕووبدات. جاران کە ڕدێنسپی قسەی دەکرد یەک گوند بە تەواوەتی هەمووی بە قسەی ڕدێنسپیەی دەکرد، بەڵام وەکو هاوڵاتیانی خۆشەویست باز دەکەن ئێستا ڕەنگە و ڕدێنسپیە لە ناو خێزان و ماڵەکەی خۆشیدا قسەکانی بە ئێعتیبار وەرنەگیرێت. بەداخەوەی کاوایە پرسیمان وتمان چی بکەین تاوەکو مرۆڤەی کە جاران بەخشندە بوو بە بەزەیی بوو لێبوردە بوو بگەڕێتەوە. وتیان زۆر شت هەیە کاریگەری لەسەرەوە هەیە کە ئەم مرۆڤەی جاران هەرگیز ناگەڕێتەوە. ئەمنە زۆر ئیبراهیمم هیوادارم ئینسان جارانی خۆی لەبیر بێت و ئەو شتانەی کە دابوو نەریتی کۆمەلگای جارانمان پەیڕەویان دەکرد. ئێمەش وەکوونەوەکانی ئەو لەسەر هەمان دابوو نەریت بڕۆین و بۆ ئەوەی لەسەر سیارە ڕاگرتنێک و لەسەر 25,000 دینار ئەو کارە ساتە گەورەیە ڕوو نەدات. خواتان لەگەڵ.